فێستیڤاڵی نێودەوڵەتی خواردن لە چاویلاند فێستیڤاڵێک بۆ نمایشکردنی خواردنی وڵاتان و ئاشنابوون بە خواردنە خۆماڵی و بیانیەکان. فێستیڤاڵەکەمان بە بەشداری 13 وڵات لەلایەن کۆمپانیای وایت میدیاوە بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕیکلام ڕێکخراوە کە هەر وڵاتێک لەلایەن شێفێکی تایبەتی خۆیەوە خواردنێکی خۆی ئامادەکات و پێشکەش بە ئامادەبوانیەکە. خواردنەکان هەر خواردنێک تایبەتە بە ئەو وڵاتە خۆی کللتوری ئەو وڵاتەیە، یعنی ئێمە فێستیڤاڵەکەمان ئەڵێ خواردنی کللتوری وڵاتان، واتە هەر وڵاتێک خواردنێکی کللتوری خۆی ئامادەکە بێگومان. ئەگەر ڕۆژانی تر لە چاویلاند خەڵک کاتەکانیان بە یاریە جۆرا و جۆرەکان و فێستیڤاڵی منداڵان و کۆنسێرتەوە بەسەر بردبێ، ئەوە ئەمڕۆ لە چاویلاند تامی دەستاوی چێشتکەرانی 13 وڵاتیان کرد کە تایبەت بۆ ئەم فێستیڤاڵە لێنرابوون. پێشم شتێر کوردێکەیە لە هەمیان خۆشترا، بەڵام خواردنی سووری و ئێرانێکەش خراپ نییە، هەرچەند چونکە لەگەر خواردنەکانی ترا ڕاناوەتین زۆر بەڵام خۆشن خراپ. وەڵاهی من زیاتر خواردنە مسڕەکانم بەلاوە خۆشتر بوو، تقریبا لەگەڵ خواردنەکانی خۆمان نزیکن، ئیتر بەعام هەمووشیان بەتامەعنی فەرقیان نییە. لەو فێستیڤاڵەدا شێف و چێشتلێنەران لە هەریەک لە وڵاتانی ئەڵمانیا، ئیتالیا، تورکیا، میسر، عێراق، هندستان، ئێران و مەکسیک و سووریا، چین، ژاپۆن و فەڕەنسەوە بەشداریان کردبوو. خواردنی کوردەواری خۆمان کللتوری کوردی دیار ئێمەش بەتەنیانین 12 دەوڵەتیکەش بەشداری کردوێتەوە، اینجا ئێمەش ئەم خواردنە کوردیە وەکو قەرەخرمان و یەفراخ و سەڵاتە دروستمان کردو ئامادەمان کردووە، لە دوێنێشەوە حازرمان کردووە. ئەمەیان دلێمیە بەخایە، ئەمەیان ئیتالیا، ئەمەشیان کە لە بەردەمی منایە یابانیا خواردنە ئاسیاویەکانە، ئەمەشان خواردنی شەرقی مسریە کوشەری پێڵێن. کوشەری عیبارەتە لە برنج دووسێنەوە مەکەرۆنە نیسکی نەهاڕا و لەگەڵ نۆک سەڵسەیەک و پیاز و ئەمەش دوو نوع سەڵسەیە تون و ترش. لە پاڵ خواردنە بیانیەکاندا چێشت و خواردنی کوردەواری و دۆی مەشکە سەرنجی بەشداربووانی ڕاکێشا بوو. سەر لە بەیانیەکەی خواردنەکان بە خۆڕایی پێشکەشی میوانەکان کرا. بەرپرسانی چاویلاند ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دەگمەنی فێستیڤاڵەکە و جیاوازی خواردنەکانەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداریان لەو فێستیڤاڵەدا کردووە. ئەم فێستیڤاڵەش کە ڕێکخراوە لە چاوی خواردنە کولتوری هەرێکە و میلەتێک خواردنی خۆی ئەهێنێت و بەو نوعەکەیان یان لێرە یەک ئاشنابن بە گەشتیار ئاشنابێ بە کولتورەکانی ئەوان، دووش دیالۆگ دروستە بێت و قسەکردن لەسرە بێت، نزیکردنەوە ئەبێت لە بینی کولتورەکان و ئەم شتانە بەڕاستی بۆ ئێمە زۆر گرنگە و استراتیژیەتی ئیمساڵی ئێمە چووکو چاوی بەرەو پێشچوونی ئەو چالاکیانەیە. ئەم فێستیڤاڵە 2 ڕۆژ بەردەوام دەبێ و وا بڕیارە لە 3هەم ڕۆژدا بە ئاهەنگێکی موزیک و گۆرانی کۆتایی بە کارەکانی فێستیڤاڵەکە بهێنرێت. ژاڵە محەممەد ئێنارتی، سلێمانی.